بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویست لە هەرکوێیە گەنج جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵم مەڵقەی بەرنامەی گفتوگۆتان پێشکەش دەکەم. ڕۆڵ و پێگەی زانایانی ئاینی لە کۆمەڵگەدا تەوەری ئەم ئەڵقەی بەرنامەی گفتوگۆ دەبێ. وەک دەزانین ئەمڕۆ کۆمەڵێ لە مامۆستایانی ئاینی و زانایانی عەمامە بەسەر لە شاری هەولێر بۆ داوایەکی ڕەوا و سەرەتایی خۆیان کە بریتە لە کردنەوەی مزگەوتەکان دوای کردنەوەی ئەو هەموو شوێنە گشتیە لە کۆمەڵگەدا هێشتا مزگەوتەکان بەتایبەت لە پایتەختی هەرێمی کوردستان بە داخراوی ماونەتەوە. مامۆستایانی ئاینیش داوا دەکەن چیدی یاری بەهەست و دەرونی موسڵمانان نەکرێ و مزگەوت کە یەکێکە لە پێگە و لە قودسیەتە پیرۆزەکانی کۆمەڵگە، یەکێکە لە شوێنە پیرۆزەکانی کۆمەڵگە بکرێتەوە. بەڵام دەبینین لەگەڵ ئەم داوا مەدەنیە ڕەوا سەرەتاییەی مامۆستایانی ئاینی زۆر جار لێرە و لەوێ دەسەڵات بە پێگە و بە ڕۆڵ و بە فەزڵ و بە گەورەی زانایانی نەزانیەوە بگرە زۆر جاریش ئیهانە و سوکایەتی کردوون. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە گرنگە میوانداری زۆر بەڕێزان دکتۆر ناسیح فەتاح ئاروزەری مامۆستای زانکۆ و زانای ئاینی، هەروەها بەڕێز مامۆستا مەلا ئەبوبەکری سەدیقی زانای ئاینیم کردووە پێکەوە باز لە ڕۆڵ و پێگەی زانایانی ئاینیەکەین و ئایا لە هەرێمی کوردستانە دەسەڵات توانیوێتی ئەم ڕۆڵ و پێگەیە بخوێنێتەوە و وەکوڵەیە کەسی شیا و بۆ شوێنی شیا و ئەم دەستەواژەی ئەم مستەلاحە بەکار بهێنێ وەکو خۆی تەعاملی لەگەڵا کردبێ. سەرەتا دەچمە لای بەڕێز دکتۆر ناسیح ئاروزەری. دکتۆریان سڵاوی خوای گەورەت لێبێ دەپرسم ئەرکی زانایان سەرەتا چییە لە کۆمەڵگە؟ لەوەچێ زۆر جار خەڵکێک وا بزانێ ئەوەی کە مامۆستایانی ئاینی یا زانایان داوایەکەن سنووری ئەوان یا ئەرکی ئەوان یا ڕۆڵی ئەوان نییە، بۆیە دەسەڵاتیش تەنگەتاوە بێ، دەسەڵاتیش پێی ناخۆشە، بۆیە بەرپەرشدانەوە و کاردانەوەیە دەبێ بەرامبەر بۆ ڕۆڵ و ئەرکەی زانایانی ئاینی. بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن اتبع هداه. سڵاوی خوا لە تۆ لە هەموو بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوا لە هەموو لایەک داواکارم لە خوای گەورە هەمووان سەرکەوتو و سەرفراز بن و پارێزراو بن. دیارە بە کورتی وەڵامی ئەم پرسیارە ئەمەیە کە زانایانی ئاینی میراتگری پێغەمبەرانن عەلەیهیمو الصەلاة وەسەلام و ئیش و کار و فەرمانی زانایانی ئاینی ئیش و کاری پێغەمبەرانە عەلەیهیمو الصەلاة وەسەلام کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دیاری کردووە بە قانونی قورئانی، وەکو لە بەشی سوورەتی ئالی عیمڕان لە ئاەتی 104 کە بڵێن یاسای 104 سوورەتی ئالی عیمڕانە کە خوای گەورە دەفەرمێ وەلتەکن منکم ئومەة یەدعون إلى الخەیر. پێویستە ئومەتی ئیسلام و بە تایبەتیش کۆمەڵێک لەناو ئەواندا کە میراتگەرانن، کە ئەهلی عیلمن، ئەوانن کە زانستی شەرعی دەزانن، ئەوانن کە چاویان کراوەتەوانێ بە نووری قورئان، دەزانن پەیامێکی خوایی فەرمانی تێدایە و بەشێکی تێدایە قەدەغە و یاساکراوە بۆ خۆشبەختی مرۆڤەکان، ئەبێ ئەم زانایانە ئەم کارانە ئەنجام بدەن. یەدعونە ئیلە الخەیر، تاک و خێزان، کۆمەڵگا، دوکان و بازار تا ئەگاتە بەرپرسان بانگەشەیان بکەن بۆ خێر، بۆ چاکە، بۆ پاکی، بۆ سازی، بۆ سازگاری دەروون و دڵ، بۆ پێگەشتنی عەقڵ و لۆژیک، بۆ ئەوەیە کە مرۆڤەکان دنیای خێر و چاکی و نەجابەتی ببینن، بەکار ئەنجامی بدەن، بچنە ناو دنیایەکەوە کە شارستانیەت مەدەنیەتی تێدا بێت. یەدعونە ئیلە الخەیر یعنی هەرچی خێر و پاکی و قازانج و سوودی تاک و خێزان و کۆمەڵگە و مرۆڤایەتی تێدایە. زانایان بانگەشە بۆ ئەوە دەکەن. دووهەم وەیەئمرونە بالمەعروف، فەرمان بە هەموو شتە چاکەکانەکەن. کاتێکی شێکی چاگەکرێت، نەخۆشخانەیەک دەکرێتەوە، یارمەتی هەژاران ئەدرێت، ڕێکخراوێک کارێکی خێرەکە بەدەم لێقەوما و نەدارەوە دەچێت، هەرچی شتی خێر و چاکەیە کە لە قورئاندا فەرمانی پێکراوە بە نوێژ، بە ڕۆژوو، بە زەکات، بە حەج، ئەمانە ئەوەیە کە خوای گەورە سوبحانەه وتەعالا فەرمانی پێکردووە ئەهلی عیلم یەئمرونە بالمەعروف و خاڵیسی هەم کە هەر لە ئاەتی قورئانە باس کراوە وەیەنهەونە عەنی المونکەر. واتە ئەگەر شتێک ببینن لە کۆمەڵگا خراپ بێ،
تاوان بێ خوا پێی ناخۆش بێت کارێک بێ خوا پێی ناخۆشە لەسەر ڕوح و تەبەقەی ئاسمانەوە کارێکە خاوەن عەقڵ و لۆژیک و مرۆڤەکان پێیان ناسازە پێیان ناساغە پێیان ناخۆشە دەزانن کارێکی بەدە وينهون عن المنكر ئەهلی علم کە چاوکراون کە دیدیان بەرفراوانە دەبێ بڵێن ئەم کارە خراپە مامۆستایەک زانایەک لە کۆمەلگاکەیە ئەبینێ کافتریا کراوەتەوانێ گەنجەکانی پێ مەست بوون پێ پەست بوون پێ بێهۆش بوون پێ گیرفان بەتاڵ بوون تەندروستیان ساغ نییە وان لێ هاتووە ئەم گەنجانە ناتوانن ماڵ و خێزان بەرن بەڕێوە بەرەو ئالوودەبوونێکی تر ئەڕۆن کە نە خێزان نە کۆمەلگا نە حکوومەت نە خاک نە نیشتمان نە داهاتووی گەل چاوەڕێی خێریان لێ ناکات چونکە کە مدبین بوو کە مادەی سڕکەر و هۆشبەر و بەکارهێنا ئیتر گەنجەکانی وڵات دەفەوتێن زانایەک ئەمە ببینێ لەم لاشۆسەیرەکە خوا پێ فەرمێ يدعون إلى الخير دەبێ بانگەشە بکا بۆ خێر ئەبێ ئەمر بە چاکەکە ئەبی نەهی لە خراپە بکە ئەم خراپەیە ئەبینێ ئەم تاوانە ئەبینێ ئەم هەڵە ئەبینێ ئەگەر هات و بێدەنگ بێت خراپترین جێگە و پلەپایە و مەنسەبی هەیە لای خوای گەورە بۆیە خوا فەرمێ وينهون عن المنكر وأولئك هم المفلحون ئەوانە سەرفرازن کە ئەمە جێبەجێ دەکەن بۆیە ئیشی زانایان بەگشتی ئیشی پێغەمبەرانە عەلەیهیمو الصەلاة وەسەلام بانگەشە دەکەن بۆ هەرچی خێری مرۆڤایەتی تیابێ یەک شتم پێ بڵێ کە سوود و قازانجی تیابێ بۆ تاک بۆ خێزان بۆ کۆمەلگا بۆ خاک و نیشتمان بۆ سەروەری ئەم میلەتە من بەڵگەیەکت بۆ دێنوانێ لە شەریعەتی ئیسلامدا کە ئەو کارە یا فەرزە یا واجبە یا بانگەشە بۆ کرا و سونەتە و یەک کارم پێ بڵێ کە خراپە بێ بۆ تاک و خێزان و کۆمەلگا سەرچاوەی بەدبەختبیتی بێ بۆ گەنجەکان و بۆ لاوەکان و سەرچاوەی تێکدان بێ بۆ خێزان و خانەوادەکان من بەڵگەیەکت بۆ دێنمە لە شەریعەتی ئیسلام کە ئەو کارە حرامە یا ناباشە یا بانگەشە کراوە کە پشتی تێ بکرێ و وازی لێ بهێنرێ لەبەرەوە ئەمە کاری زانایانە پیشەی زانایانە ئەگەر بڵێ پزیشکێک کاری چییە ئەوەیە کە نەخۆشەکە فەحسەکا و دەرمانێکی ئەداتێ بۆی چارەسەر کرێ ئیشی زانایان زۆر گەورە و مەزنە چەندین دەور ئەبینن بە تایبەتی کاتێک کە باز لە زانا بکەین زانای کورد مەلای کورد کە بە شیری کورد گۆش کراوە کە بە ئەخلاقی ئیسلام پەروەردە کراوە کە لە حوجرە و پێگەی زانستی کوردستاندا چاوی کراوەتەوانێ و گەشە پێکراوە کە میراتگری زانایانی گەورەی وەکو شێخ بەدیع زەمان سعید نوڕسی و نالی و مەحوی و ناری و کۆمەڵێکی تر لە زانایانی گەورەی ئەم ئومەتی ئیسلامە هەر لە ئیبن سەلاحی شارەزوروی بگرە هەتا و کۆگاتی ئیبن خەلکان و ئەوانی دیکەی تریش کە کۆمەڵە زانایەکن هەم خزمەتیان کردو بە عیلم و عیرفان هەم خزمەتیان کردو بە خزم و دۆستان هەم خزمەتیان کردو بە خاک و نیشتمان هەم بوونە نمونە و قودوە و پێشەنگ بۆ ئەم دەوروبەرە بۆیە کاتێک کە باس لە ئەهلی عیلم مەکرێت ئەهلی عیلم ئەم پێگانەی هەیە ئەهلی عیلم کاتێک کە قسەی لەسەر ئەکرێت بڕۆ بەر لەوەی خەڵک بچێتە مەحکەمە سەدان دۆسیەمان هەیە کە زانایان بە برایی و بە تەبایی بە ئاشتەوایی بە ڕێخستن بە سوڵح بە پێی شەرعی خوا بەهێز و قووەتی قورئان کە خەڵکی باوەڕی پێێتی ئاشتەوایی دروست ئەکرێت ئەم لاولای یەکتری ماجەکەن دەوری وەزارەتی ئەوە دەبینن دادوەری دەبینن وەزارەتی عەدل بینن لەلایەکی دیکەی تر پەروەردەکردن و پێگەیاندنی لە ڕووتاری جومعانە لە پێگەکانە بۆیە بەشێک لە وەزارەتی پەروەردە زانایان دەوری تیا بینن زۆر باشە دکتۆر تەنانەت لە بواری تەندروستیدا بزانن زانایان چەند ئەمر و بەخێریان کرد کە بە بۆنەی قسەی زانایانەوە زۆربەی زۆری خەڵکی کە بەڕاستی متمانەی بە زانایان هەیە دەزانن زانایان متمانەی خۆیان لەدەست نەداوە بە تایبەتی ئەو زانایانەی بۆ خوا سوڵحاون کە ژیان و گیانیان خسۆتە خزمەت شەریعەتی ئیسلام تێکەڵن لە ناو خەڵکیدا هەسو سۆزی خەڵکی ئەزانن بزانن چ دەورێکی جوانیان بینیوە ببوونی ئەوە ئەوەندەی باوەڕتان بێ بەشێ لە خەڵکی دووگومان بوو لەبەر ئەوەی کە مەسەلەی کۆڕۆنا بابەتی سیاسی تێکەڵ کرا ئەوەی کە هاوسەنگی دروست کردەوە زاناکان بوون زانایان زۆر باشە جەنابی دکتۆر دێمەوە لای بەڕێزت دەچمە لای بەڕێز جەنابی مامۆستا مەلا ئەبوبەکری سڵدیقی زانایانی جەنابی مامۆستا زۆر سپاس دەکەم سڵاو بۆ بەڕێزتان جەنابی دکتۆر ناسیح کۆمەڵێ فەزڵ و یا پێگە و ڕۆڵی جوانی مامۆستا و زانایانی ئاینی باس کرد لە کۆمەڵگەدا و دواییش کۆمەڵێ نمونەی گەشی زانایانی ئاینی هێنایەوە کە ئێستا تەنانەت نەتەوەیەکانیش تەنها ئەو زانایانەیان هەیە شکی بەرن لە مەجالی فکر و داهێنانی علمی یا شعر و ئەدەبیات و فەرهەنگ تەنانەت لە شۆڕشەکانیشدا زانایانی ئاینی ئێمە پێشەنگن لەگەڵ ئەم ڕۆڵ و پێگە جوانە بۆچی زۆر جار دەسەڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان بێمنەت و بێموبالاتە لە ئاز زانایانی ئاینی و نایەڵێ ڕۆڵ و وەزیفە و ئەرکی ڕاستەقینەی خۆیان ببینن هۆکاری ئەمە بۆ چی ئەگەڕێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين، سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد،
بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم على محمد وعلى آله وأصحابه ومن والاه دیارە وەک مامۆستا باسی کرد زانایان یانە خۆ بڵێن مامۆستا گەورەکانی ئەم کوردستانەی ئێمە بەڕاستی پێگە و پلە و پایی بەرزی تایبەتی خۆیان هەیە دیارە زانایانی ئێمەش هەر لەسەر ناوە پێناسەوە کە خوای پەروەردگار باسی زانایانی کردووە کە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم پێناسەی کردوون مەدح و سەنای کردوون کە باسی کردوون کە دەفەرمێ فەریشتەکان باڵی خۆیان ڕادەخەن بۆ ئەو کەسانەی کەوا طالب عیلمە و ئەهلی عیلمە دەفەرمێ هەموو ئەهلی ئاسمان و زەوی داوای ئیستیغفار و تۆبە دەکەن بۆ ئەو کەسانەی کەوا ئەهلی عیلمن هەتا دەفەرمێ ماسی لە دەریا و مێرولەکان لە کونەکانی خۆیانە و دەفەرمێ وإن العلماء ورثة الأنبياء دەفەرمێ زانایان میراتبەرانی پێغەمبەران عليهم الصلاة والسلام زالبەرەوە بەڕاستی پێگە و پلەپایی زانایان زۆر گەورەیە ئەوەندە کافیە کە خوای پەروەردگار فەرمیێتی أعوذ بالله من الشيطان الرجيم يغفر الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات دەفەرمێ ئەوانەی کە بەتایبەتی ئەوانەی کە ئەهلی عیلمن چەندەها دەرەجە خوای پەروەردگار پلەپایان بەرز دەکاتەوە لەبەرەوە بەڕاستی زانایان مامۆستایان بەڕاستی پلەپایی تایبەتی خۆیان هەیە جێگە و مەقامی تایبەتی خۆیان هەیە و فەضلی تایبەتی خۆیان هەیە و پێویستە هەموو کەس ڕێزیان لێ بگرێ چکەوەتانە پێغەمبەر ئیسلام صلی الله عليه وسلم بەو شێوازە دەفەرمێ هەرچی ئەهلی ئاسمان و زەویە داوای ئیستیغفار دەکەن بۆ ئەهلی عیلم ئەوە بەڕاستی پێگەیەکی زۆر گەورەیە جا بۆیە بە حەقەت مەسەلەی زانایان هەر کەس ڕێزیان لێ بگرێ ڕێز لە خۆی دەگرێ و هەر کەس بەڕاستی پێگەیان شل بکا و ڕێزیان لێ نەگرێ ئەوە ماناوە ڕێزی لە خۆی نەگرتووە جا بە تایبەتی ئێمە باسی لەم کوردستانە داین ئێمە دەسەڵاتێکمان هەیە کە ئەم دەسەڵاتە وەکو هەموو خەڵکە زانێ بەڕاستی ئەم هەموو شۆڕش و خەبات و ماندووبوون و زەحمەتی کە بینراوە کە ملەتی کورد بینیوێتی ئەوە زانایان پێشەک بوون زانایان لە ڕیزی پێشەوە بوون یەکەم ئەو کەسانەی کە شۆڕژێر و یەکەم کەس کە شۆڕشیان جێراوە و خەباتیان کردو و زەحمەتیان کێشاوە بۆ ئەم ملەتی کوردە لە هەموو کوردستاناتە کە زەحمەتیان کێشاوە زانایان بوون نمونەکانی قاضی محەممەد نمونەکانی شەخ سەعیدی پیران شێخ عوبەیدی شەمزێنی ئەم هەموو زانا و کەڵە زانایانە مامۆستای گەورەی کۆیە مەلا ئەفەندی هەولێر زانایانی هەڵەبجە و سلێمانی و قەرەداغ و ڕانیە و قەڵازە و چەمچەماڵ و کەرکووک و شارەکانی سنە و مەهاباد و شوێنەکانی دیکە ئەمە بەڕاستی گەورەترین نمونەیە کە زانایان و مامۆستایانی ئەم کوردستانەی ئێمە کە بەڕاستی گەورەترین پێشەنگیان بینیوە بۆ ملەتێکی خۆیان و گەورەترین دەوریان بینیوە ڕۆڵی گەورەیان هەبووە لە ئاگادارکردنەوە لە سڵح و سەلاحات و لە پێگەیاندن لە نەسیحەتی هەموو کەسێک واجبە کە زانایان بیکە ئەگەر نەسیحەت زانانەیکا چێ کات ئەگەر پێشەواتی زانانەیکا چێ کردێتی ئەو هەتاوەکو ئێستا ئەو شۆڕش و خەبات و ماندووبوون و زەحمەتی کە کێشراوە یان زانا کردێتی یا لەو کەسانە کە لە مزگەوتەکان و لەبەردەستی مامۆستاکان گەورە بوون چیکە هەیە جا بۆیە بەڕاستی یەکێک لە شۆڕەجێڕەکانی ئەم ملەتی کوردە کە ناوی دکتۆر عەبدوڕەحمان قاسملووە قسێکی جوانی هەیە لە کتێبی کورد و کوردستاندا کە باسی زانایان دەکا مەدح و سەنای زانایان دەکا قسێکی زۆر جوانی کردووە کە هەرچەندە ئەو خۆی لە پیاوێکی ئەڵمانی بووە دەڵێ زانایان هەر لەو کاتەوە کە ئیجازەی عیلمی وەردەگرن کە دەبن بە مامۆستا لە شارێک لە دێک لە گەڕەکێک دەڵێ ئەم زانایە بەڕاستی ڕۆڵی گەورە دەبینێ لە خزمەتی ملەتەکەیدایە خزمەتی ئومەتی خۆی دەکا خزمەتی ملەتی خۆی دەکا سڵح و سەلاحەتەکە لەگەڵیانە هەر لە منداڵیە و هەتاوەکو هەتا
وفاتەکەن و خەڵکەکە وفاتەکە لەگەڵ ئەم میلەتەدایە لە خزمەتیاندایە خزمەتگوزاری دەکا خزمەتیان دەکا فێریان دەکا فێری تەسخێەوە فێری ڕۆشنبیریان دەکا دەستیان پێڵێ وەصلح و سەلاحەت بڵاوەکاتەوە جا بەڕاستی ئەمە و بەدەیان خەڵکی تر خەڵکی سیاسی خەڵکەکانی دیکە کە باسی زانایانیان کردووە باسی پلەپایە زانایانیان کردووە کە چ پلەپایەکی گەورەیان هەیە لەناو میلەتە کە بەڕاستی ئەگەر ئەم میلەتەی ئێمە ئەگەر زانانی تێدا لابەی بابزانی چێ فێری خوێندەواری کردوون چێ فێری سڵح و سەلاحەتی کردوون چێ سڵح و سەلاحەتی کردووە لە نێوان ئەم خەڵکەیە چێ مەسایلی کۆمەڵایەتی بۆ دابین کردوون چێ غەمی خواردوون چێ هەوڵی داوە چێ خەباتی کردووە چێ شۆڕشی کردووە کوا یعنی چێی کە دیارە کە غەیری زانایان دەوری هەبوو بێ چێی کە هەیە کە غەیری زان دەوری لەبەرەوە بەڕاستی هەر دەسەڵاتێک کە ئێستا ئێمە دەسەڵاتێکمان هەیە ئەو دەسەڵاتە بەڕاستی دەبێت زۆر ڕێز لە زانایان و لە هەموو خەڵکی دیکە بگرێ چونکە ئەم هەرێمەی ئێمە هەموو میلەت بە خۆی دەزانێ زەحمەتێکی زۆری بینیوە قوربانی داوە ئەنفال ئەم هەموو کوشت و کوشتارە تۆپ و تەیارە ئەم هەموو زەحمەتە ئەم هەموو مادووبوونە ئەم هەموو دەربەدەریە زۆر باشە جەنابی مامۆستا مەلاوەتی ستیقی دوایی دێمەوە لای جەنابتان ئەی باشە ئێستا دکتۆر جەنابی مامۆستا من پرسیارێکم لێ کرد بەس ئەو زیاتر بەلای فەزڵ و پێگەی زانایە ناڕۆشت حەزەکەم پرسیارەکەی ئەو لە جەنابتان بکەم بۆچی لەگەڵ ئەم هەموو نمونە گەشتە جوانانەی کە جەنابەت لە سەرەتاوەکو ئەرک و ڕۆڵی زانایانی ئاینی هێناتەوە و جەنابی مامۆستا مەلاوبەکری ستیقیش فەزڵ و پێگەیەکی زۆری ئەوانی باس کرد تەنانەت لە شۆڕشەکانی کووردا بۆچی لەگەڵ ئەمەدا نەک هەر زەرەر و زیانیان نەبووە بۆ کۆمەڵگە بەڵکو و خەرمانێک لە عیلم و عیرفان و شۆڕش و زمان و کەلەپوریان بۆ میلەتەکە خۆیان هەم بەجێ هێشتووە هەم کۆ کردوێتەوە بۆچی دەسەڵات هێندە کەم تەرخەم و بێمنەتە و زۆر جار زۆر ئیهانە و دژایەتی و بێمافکردن و تەنانەت شەهیدکردن و ڕیش سووتاندنیشیان پێڕەوا ئەبینێ و بە بەرچاوی خەڵکەوە ئیهانەیانەکە بۆچی ئەمە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بەڵێ لە ڕاستیدا ئێمە ئێستا لەم کاتەیە کە تێیدا دەدوێین کۆمەڵگەی ئێمە بە کۆمەڵێک گرفتار و ناڕەحەتیەوە جیرۆدە بووە و حەزەکەم بەر لە هەر شتێک قسەیەک هەیە بیڵێم لە ڕاستیدا بوونی دەسەڵاتێکی کوردی حکوومەتێکی کوردی ئاواتی هەموو کەسێکی بە شەرەفی کوردستانە ئاواتی هەموو هاوڵاتیەکە کە باوکێکی بەڕێزی بە خزمەتگوزاری بەدەم مناڵەکانیەوە بێت بسووتێ بۆیان لە پێناو ئەوانە ئامادە بێ ژیانی خۆی تەرخانکە چەند جارە بینین لە کەناڵەکانەوە باوکێ گەڵێ خەڵکینە بە قوربانتان بم مناڵەکەم وا خەریکە فەوتێ ئامادەیە سواڵیان بۆ بکە ئامادەیە گورچیلی بفرۆشێ بۆ مناڵەکەی ئەمە نمونەی باوکێکە کە دنیای فیداکاری و دنیای گەورەی و مەزنێتیە ئێمە بێ بزانین حکوومەتێک وەکو موئەسسەسات کە لە کوردستاندا هەمان بێ ئاواتی هەموو لایەکمانە بۆی کە کەس مزایدە نەکا بەسەر هیچ کەسێکی دیکەی تردا بەڵام لە ڕاستیدا ئەم حاڵی کە ئێستا ئێمەی تێکەوتوین حاڵتێکی ناتەندروستە کە ئەمیش دەرهاویشتەی ئەمڕۆ و ڕۆژ نییە هەندێک کەس دەڵێ ڕخنە لەم کابینەوە ئەوە ئەگرم بەڵام لە ڕاستیدا ئەمە دەرهاویشتەی چەند ساڵانی ڕابردووە کە بانگەشە دەکرات کە قسە دەکرات کە زانایان هاواریانە کە تەنانەت لەسەر مینبەرەکانەوە کە ئەم پێگانە بابەم شێوازە نەڕوە کە گەندەڵی قوڕقوڕاگەی هەمومانی گرتووە سیر بکە بزانە کە کۆمەلگایەکی ماوەیەکی زۆر ڕقمان لە یەکتری بوو ڕەنگەکانمان تێکەڵ کرده بوو دژ بە ڕەنگ بە یەکتری لەناو خێزانەکە کابرا کوڕێکی لەم پارد بوو کوڕەکەی تری لەو پارد بوو لەلایەکی ترەوە چەکیان لە یەکتری هەڵگرتە بوو ئیتر بزانە چۆن کۆمەلگای ئێمە لەسەر ڕق لەسەر چینە لەسەر حەسادەت لەسەر ئێرەی پێبردن تەنانەت ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە شوێنەکاندا ئەبێ بین زانای کەسی توێژەر بەشەکانی زانکۆ کە هەند توێژینەوە بکەن لەسەر کۆمەلگای ئێمە بۆی بزانێکین ئێمە ئێستا چ کۆمەلگایەک دوای 25 ساڵ بەرهەم هاتووە سیرەکەی لە بچووکترین شتا قسەی ناشرین بە یەکتری دەوترێت سوکایەتی دەکوترێت لەسەر فول لێدانێ شەڕ دەکرێت لەسەر قسەیەک ئامادەن چەک لە یەکتری هەڵبگرین ئەمە بەروبوومی چییە ئەمە ئەبێ نابێ بەسەر خۆمان نابڕین و بڵێن هەڵەیەکی گەورە هەیە لە ئارا جا تەنها یەک پێگە نییە سیرەکەی ئەمڕۆ کێشەمان هەیە لە بواری زانستیدا کاتێک کە پرسیار دەخوێندنگا و لە شوێنەکانە پرسیارەکرێت سیرەکەی هەڵەی تایە
لەلایەکی دیکەیتەوە لە زانکۆکانە خوێندن بەرەو لاوازی و ناڕەحەتی ئەڕوا بەڕاستی لەلایەکی دیکەیتر لە ڕووی ئابووریە وڵاتمان بەرەو شکست ئەڕوا نازانین ئەم فەقیری زۆر بووە ژمارەی بێکاری زۆر بووە زۆربەی گەنج تەلەفۆنەکان مامۆستا بەست بزانە یەک ئیش بدۆزمەوە یعنی کەس هەیە بزانە وڵاتی ئێمە تا ئێستا خۆکوشتن تیای نەبووە لە هەڵەبجە خۆی کوشت لە سلێمانی خۆی کوشت لە هەولێر خۆی کوشت لەکوێ خۆی کوشت کاکەمە بێت توێژینەوە بکرێت ئێمە لەناو کۆمەلگایەکان پێویستە هەمووان بە خەمخۆری مامەڵی لەگەڵدا بکەین کە مامۆسایەکی زانکۆی وەکو دکتۆر کەریمی بەڕێز قسە دەکات هەندێک کەس یەکسەر بەداخەوە قەڵەمیش بۆ بەچینەی ماستاو کاکە قەڵەم ئەبێت حەق بڵێ قەڵەم ئەبێ و ڕاست بڕوا بۆیە کۆمەلگای ئێمە لە بوارێکی ناتەندروستین زۆ سروشتیە کە لە بوارێکی ئاوایە بژین بەداخەوە پێگەی ئەهلی عیلم نەمێنێ پێگەی مامۆسای قوتابخانە نەمێنێ مامۆسای قوتابخانە لە جیاتیەوەی دەرس بڵێتەوە لە پۆلەکانە هاتووە بایکۆ دەکات لە ناو شەقامەکانە هاتووە لەوێ قسە ئەکات چونکە ئەڵێ مافم پێ نەدراوە و حەقێکیشی پێیە کە داوای حەقی خۆی بکات لەبەرەو کۆمەلگای ئێمە ئێستا بە دۆخێکی ناڕەحەت هاتی ئەپەڕێ یعنی هەندێک جار لە یەکێ لە کەناڵە بەڕێزەکانی تر کە بەڕاستی سەر بەدەسەڵاتیش بوو بانگەشەکرام کۆمەڵی توێژەری تیا بوون کە من قسەیەکم کرد هەمویان هاتنە سەر قسەکە و هەمویان پشتیان تێکرد کاکە ئەم کۆمەلگای ئێمە بەرەو تیاچوو نەڕوا کوا دڵسۆزەکان کوا ئەزیزەکان کوا خەمخۆرەکان کوا باوکی میلەت کوا بەرپرسەکان ئەم میلەتەی ئێمە ئەبێ فریایی بکەوین با نەگاتە ئاستێکی خراپتر بەڵڵاهی خەڵک هەندێک باسی کێشەی ئابووریەکە سەدان کێشەمان هەیە ئابووری کۆتایەکەیەتی بێپارەیی کۆتایەکەیەتی کێشەی فەوتانی گەنجمان هەیە زۆربوونی کافتریاکانمان هەیە کێشەی بێکاریمان هەیە کێشەی خێزانیمان هەیە بڕۆم بزانن دۆسەی خێزان چی لێدە لە کۆمەڵگەی ئێمەدا هەمووی بەرەو فەوتانە ڕوا لەبەرەو بەڕێزەکەم مەسەلەی زانایانیش لەم نێوەندەدا دکتۆر بۆچی لەم هەموو ڕوودا و تراژیدیایی کە تۆ باسیەکەی پێت وایە نەبوونی 10,000 بۆی قوتوویە شیر بکرێ بۆ مناڵەکەی بۆچی مامۆستایانی ئاینی لێرەدا جۆرێ لە جۆرەکان نایەنە مەیدانەکەەوە واتە تەنها لە مینبەر و لە فەیسبووکی خۆیان و لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە دەیانەوێ خەڵک بگویان بکە بۆچی بە ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان هەڵنەسن با لێرەشدا بە جۆرێ لە جۆرەکان ئەم پرسیارە جەوهەریەش بکەین حەقی خۆیەتی هەموو کەسێ و پرسیارە بکە زانایان پێویستە مووقیفیان هەبێ ڕێکخراوی زانایان و یەکێتی زانایان پێویستە مووقیفیان هەبێ بە شێوازی مەدەنیانە ئێمە لەگەڵ شێوازێکی ناسروشتی و ناتەندروستیانین بە شێوازێک کە پەیوی نورینمان هەبێت کە هەڵوێسەی شیرینمان هەبێت کە خوای گەورە فەرمووی یەدعون إلى الخير هەر هیچ دەبێت لە بازدەی یەکەمە کە یەأمرون بالمعروف وينهون عن المنكر ئەگەر هات و من بەم کاری خۆم هەڵنەسم بەڕاستی ئەمە خەلەلە لەبەرەوە زانا نابێت چاوەڕ ئێوە بکا کە هەموو کات ئەبێ فەرمووی لێ بکرێ و بێتە پێشەوە کاکە وەڵاهی ئیمامی ئەبوو حەنیفە لە سژنا وەفاتی کردووە ئیمامی شافعی داری لێدراوە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل سەدان داری لێ ئەدرا جەسەی خوێناوی بوو لەناو سژنا ئەبێ بزانین بۆیە ئەمانەش لەناو ئومەتان ناویان هەیە و چوار مەزهەبی گەورەن خۆ باجی گەورە و قورسیان داوە بۆیە ئەبێ ئێمە بگەینە ئەو کەسانەی کە دەنگیان ئەبیسترێت بۆی بزانین کاکە وەڵاهی دڵسۆزین وەڵاهی ئەمانەوێ ئەم خاکوڵات و نیشتمانە بەرەو پێش بڕوا ئەمانەیە گەنجەکانمان گەنجینەی ژیانمان بن بۆ لە ڕێگەی ئیجیا بخنکێن ئەمانەیە ئاهێک بگەڕێتەوە بۆ میلەت بەڕاستی ئەمە خەلەلە کە ئێستا ڕووی داوە ئەمە خەلەلە ڕێگرتن لە زانایانیش و قسەوتن بە زانایانیش و سووتاندنی ڕیشی زانایان و ڕێگرتن لە زانایان بەڕاستی واتە کپکردنی میلەت واتە کردنەوەی دەرگای گەندەڵی و فەسادی واتە ئیتر ڕۆحی ژیان ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیە ڕۆحی ژیان جوڵەی ژیان ئاوێک ئەگەر مۆنگ بێ بۆگەنەکە ئەگەر بجوڵێت شیرینە و هەموو کە سوودی لێوەینێ زانایانیش ئەوەن کە ئاوی کۆمەلگان نایڵن بۆگەن بکە ئەمر بە چاکە و نەهی لە خراپەکەن بەڵام بە حکمت بە دانایی بە هێمنی کاکە زبانتان کورد و بە زمانی کوردی قسەکەین واللهی هاوارمان لێ بەرز بۆ تۆ لەبەر ئەوەی ئازارەکەمان قورسە ئێمە لەناو خەڵکە ئاژین ئێمە ئەزانین کە و خەڵکە چ ناڕەحەتێکی ئەژی بەڵێ ئێستاش بڕۆ بۆ سەر هەندێک شوێن بۆ من لە سلێمانی لەسەر شەسەکە ئێستاش بڕۆ خەڵک خەریکی سەیران و سەفای خۆیەتی کۆمەڵێک کەس هەر هەن کاکە دوو ئیشی هەیە پارەیەکی بندیواری هەیە و لەو لاشۆ ئیشێکی تری هەیە یا هەر کەسێکی دیکەی تر هەیە کار و کاسبی خۆی ئەڕوا بەڕێگادا بەڵام زۆرێک لە خەڵکی حاڵی چییە زۆر باشە دکتۆر دێمەوە لای تۆ مامۆستا بووبەکر دکتۆر ناسیح ئاماژە بەوە کاکە ئێمە وەکو زانایان لە ناو خەڵکە ئەژین و ئەزانین خەڵک معاناتی چییە و خەڵک لە چ کێشەیەکی کۆمەڵایەتی و ئابووریاژی بەڵام با لێرەشدا ئەرکی خەڵک بزانین لەگەڵ ڕێزمە زۆر جار ئێمە ئێستا بەیانیش دەنگدان بکرێ
هەر ئەو کەسەی کە شەو و ڕۆژ ئیهانە بە مقدساتی ئیسلام و مسلمانان ئەکرێ ڕیشی مەلامان ئەسووتێنێ شەهیدی ئەکا زیندانی ئەکا بێمەعاشی ئەکا لە مینبەر دووری ئەخاتەوە سبەی نێزوو ئەچنەوە سەر سندوقەکانی دەنگدان و هێشتا سەعات حەوت نەبووە لەوە چێ حیزبی دەسەڵاتدار دەرەچێننەوە و دەیکەنەوە بە یەکەمی کوردستان ئەرکی خەڵک ینی بۆ نمونە بەرپرسیارەتی خەڵک بەرامبەر بە زانایانی ئاینی و بەرامبەر بە پەیامەکەشیان چیە چووکەوە گەزانین زانای ئاینیش بۆ ماڵ و مناڵی خۆی ناکە بەڵکو ئەو میراتگری پێغەمبەرانە و پەیامی پێغەمبەرانی بە میرات بۆ ماوەتەوە. بەڵێ دیارە مامۆستا ڕیاض بەڕاستی ئێمە وەکو دەڵێ زەمێکی مامۆستایانیش ینی باسێکی خۆمان بکەین وەکو جەنابی دکتۆر ناسیان باسی کرد ئێمە یەکێتی زانایانمان هەیە لیژنەی فتوامان هەیە چەند لیژنەی فتوامان هەیە لە سلێمانی لە هەولێر ئەم هەموو پێشەلکاریە ئەم هەموو منکەراتە دەکرێت جاری وایە دەنگ ناکەن کەس قسە ناکە یەک نەفەر قسە ناکە بۆ نمونە مەسەلا زۆر ینی زۆر شتی منکەراتی زۆر کراوە بەڕاستی ینی دەنگیان نەکردووە ئەوە یەک دوو ئێستا سێرەکەی ئەمڕۆ مەسەلە کۆمەڵێک مامۆستا هەستاون بزانیان کردووە خۆکشاندانیان کردووە یە خۆ کوفریان نەگوتووە خۆ کوفر نییە قسەکەیان کوفر نییە کوفریان کردووە دەڵێن دەسەڵات ئێمە داوا دەکەین کە لە ڕۆژی جمعەدا مزگەوتەکانە بۆ بکەن بەڵێ ڕاستە ئەم ڤایرۆس و نەخۆشی هەیە بەڵام قەیسێکە باوەزە بە وەزارەتی ئەوقاف یەشەتی زانایان بڵێن کاکە مامۆستاکان قەیناکە جمعەکان بکەن بەڵام بەڕێنماییەوە بەڵام بە شێوازێک کە ڤایرۆسەکە بەڵاو نەبێتەوە بالێک نییە زیینە بنەوە ینی بۆ لە باتی ئەمە کە تۆ ڕێزیان لێ بگری لە بۆ سەرۆکی هەرێم بانگیان کە ئارە مامۆستا بەرزەکان ئێوە داواکاریتان چییە مەمنونین ئێوە نەسیحەتمانەکەن ئامۆژگاریمانەکەن بەسەر چاو ئێمە دیراسەی کە قسەکانتان بۆ سوونەکانتان داواکارەکەتانەکەی بەسەر چاو ئێمە دیراسەی دەکەین بزانین شەرع و یاسا چۆنە بەسەر چاو بەڵام زۆر بەداخەوە یەکێتی زانایان زۆر ینی زۆر بەداخەوە کە لە زۆر کاتا قسە ناکە بێدەنگیەکە ئەگەر بێت و دەسەڵات شتێکی پێ بڵێ ئەگەر لە قازانجی دەسەڵاتدا بێ ئەم دەسەڵات هەستەمکارە یەکسەر دێ دەسەرخەت و دەسەکا بە قسەکردن و دەسەکا ینی قسەی خۆیەکە و قسەی خۆی هەیە بەڵام بۆ ئێستاتەوە کۆمەڵێک مامۆستا ئەمڕۆ ئەزیێتیان دراوە شتر کراوە یا هەر ئەوەندە کە داوای خۆپیشاندانن کردووە ینی خۆپیشاندانن کردووە بۆ ینی دەبێ ئاوا بۆ شێوازە بێ ئەمە خاڵێک تر بەڕاستی ئەثەرێک هەیە کە ئەو ئەثەرە دەفەرمێ کەما تەکون یوەلا عەلەیکم کەما تەکون یوەلا عەلەیکم ئەمە ئەثەرێکە هەموو مامۆستایان خوێندویانەتەوە ئەیزانن دەفەرمێ ئەم میلەتە چۆن بێ کەما تەکون ئێوە چۆن خۆتان ئەم میلەتە چۆن بێ یوەلا عەلەیکم سەرکردەکانتان ڕئیسەکانتان دەسەڵاتدارەکان ئاوا دەن جا بۆیە بەڕاستی ئەم میلەتە ئێمە زۆر بەداخەوە کە ئەم هەموو قوربانی داوە ئەم هەموو زەحمەتەی کێشاوە ئەم هەموو ماندووبوونەی کردووە ئەم هەموو کوشت و کوشتارە ئەنفال دەربەدەری هیجرەت نازانم چی ماڵکاولی بەڵام ئەمڕۆ ئیوا هەیە بندیوارێکیان بۆ کردووە پێڕازیە مەمنونە لە دەسەڵاتەکە ئیوا هەیە لە تیجارەتەکەیە دەسەڵات شتێکی داوە تێ مەمنونە ئیوا هەیە مەسەڵێن بۆ بە ئاسایش بۆ بە پۆلیس بۆ بە شتێکی تر یان دەسەڵات کردێتی بە مودیر بە وەزیر بە شتێکی ئاوا بەڵام سێرەکی ئەمڕۆ دەنگ ناکە قسە ناکە وەکو مامۆستا دکتۆر ناسیر باسی کرد باشە ئەم هەموو کەم و کوڕەی کە لە کوردستانی ئێمەدا هەیە ئەم هەموو بێدینەی کە دەکرێت ئەو هەموو منکەراتەکە هەیە ئەم هەموو زوڵم مستەمە کە دەکرێت ئەم دەسەڵاتە ئەم هەموو مستەمە ئەم هەموو دزی و فزی و ئەم هەموو مەسایلەی ئەمە مشکلاتانەی کە ناوێتەوە ئەی بۆ مامۆستانی چێتیزانە بۆ قسە ناکەن میلەت بۆ قسە ناکەی ریسپێکان بۆ قسە ناکەن ئەوە کۆمەڵە مامۆستاسون ئەی بۆ 100 نەفەر میلەتیان لەگەڵ نەبوو بۆ 20 حاجیان لەگەڵ نەبوو بۆ 20 تاجیریان لەگەڵ نەبوو بۆ 1000 ئافرەت و پیاان لەگەڵ نەبوو ئاخر ئەوە بەڕاستی هەموو خەلەلە هەموو کەم و کوڕیە مانەوە ئەم میلەتە بەو دەسەڵاتە ڕازیە کەما تەکون یوەلا عەلەیکم ئەثەرەکە ڕاستە فەرمێ بەڕاستیەوە خۆتان چۆن بن بەو شێوازە ئەم میلەتە بەڕاستی خەڵکێکی زۆرمان هەیە بەداخەوە تەنیا بە بندیوارێ بە سەردیوارێ بە پارەیەک بە پلەپایەک بە پارەپێدانێک بە ترسانێک بە
ئەوەی کە فڵان مەسوول خزمێتی یان نادانم چی یان لە حزبەکەیدا هەیە یەکسەر هاتووە بێدەنگی لێ کردووە سممن بوکمن وازی هێناوە قسە ناکە شت ناکە ئەم هەموو زۆر مستەمە دەکرێت سەیرکە ئەم میلەتە ئێمە لەبەر چای خۆی ئەم هەموو ئارەق و شەرابە هەیە ئەم هەموو گوناو و تاوانە هەیە ئەم هەموو زۆر مستەمکاریە کە دەکرێت ئەم هەموو دزی و فزیە کە دەکرێت لە ماڵی میلەت ئەم هەموو خراپە و خراپەکاریە ئەم هەموو فەضایە کراوەتەوە بۆی کەوا منداڵەکانمان بەرەو بێئەخلاقی و بێڕەوەشی بڕوا ئەی بۆ کەس قسە ناکە ئەی بۆ ینی بۆ یەشێتی زانایان لیژنەی فتووە مامۆستاکان دیکە حاجەکان پیاو ماقوڵەکان ریشتیەکان ڕێنسپەکان بۆ قسە ناکە مامۆستانی زانکۆوە خەڵکەکانی تر بەڕاست مامۆستا بوبەکری سیدیقی باسی لە دەردێکی کوشندە کرد ڕاجیایی و یەکتر نەخوێندنەوە بە تایبەت لە نێوان زانایاندا یەکێتی زانایان لیژنەی فتووە ئەو قاف لە ماوەی ڕابردوودا دوو هەڵوێست یا دوو لێدوان تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەکوڵێ یەکدەست کرد دژی دەسەڵات و دەسەڵاتیش داوای لێبوردنی کرد یەکیانەوە بوو کە وەزیری ناوخۆ دەڵێ ئێمە ئەمساڵ حاجیمان نییە کەواتە جەژن ناکرێت بە کۆمەڵێک کاردانەوە و کاریکاتێر و تەنز و قسەی تر ناچار بە داوای لێبوردنیان کرد یەکێکی دیکەش جۆرێک لە قسەکردن بوو لەبارەی سەردەمی سەیدنا عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەر دوای دووست کاتژمێر لە لێدوانەکەی ناچار بە لێبوردنیان کرد نەبوونی یەکدەنگی و یەکڕەنگی و پێکەوەیی مامۆستایانی ئاینی دابەشبوونی تەنانەت ئەندامی سەرکردایەتی یەکێک لە حیزبە دەسەڵاتدارەکان دەڵێ لەو 5,000 و ئەوەندە مەلایی لە کوردستان هەیە زۆرینەی زۆریان سەر بە حیزبەکەی منن ئەم دابەشبوونە سیاسیە بەسەر حیزبەکاندا مامۆستایانی ئاینی کە دابەشبوون تا چەند هۆکاری ئەوەیە کە لەگەڵم هەموو خۆپیشاندان و داوا و وتار و هەڵوێست و کاردانەوە و ناڕەزایەتی مامۆستایانی ئاینی دەسەڵات هێشتا گوێتان بۆ ناگرێت لە ڕاستیدا خۆم تۆزێ بە دوور دەگرم لە وەڵام دانەوەی بواری سیاسی چونکە کۆمەلگەی ئێمە پێشتریش پێم وتی کە دابش کراوە پەرت کراوە کەرت کراوە ڕەنگەکانی لێک ژیا کراوە ناوەکانیش قۆڕخ کراوە جیاوازی هەیە لە نێوان قوتابی و خوێندکار لە نێوان ژن و ئافرەت لە نێوان ڕەنگەکاندا و ڕۆژگارێکیش بووە کە سنوور هەبووە و ئێستا ژوێنەی سنوورەکە هەرماوە ئەوە یەکێکە لە هۆکارە کوشندەکانی کۆمەلگای ئێمە و لە ڕاستیدا قورئان خوای گەورە لە قورئاندا من حەزەکەم لە سۆنگەی قورئانەوە قسە بکەین کە خوای گەورە باز لە کۆمەلگایەکە کە فەرمێ وتەڕا کەثیرا منهم کە زۆرێک لەیان نەبینی یوساریعون فی الئیثم کۆمەڵێگەر خەریکی گوناهن والعدوان سنوورەکان دەشکێنن وەکو بڵێ پارەی خەڵکی خۆن مڵکی خەڵک داگیرەکەن وأكلهم السحت هەرچی حرامەی خۆن پارەی خەڵکی خۆن خوا فەرمێ لەبئس ما كانوا يعملون ئەوە خراپترین کارە کاوان ئەنجامی ئەدەن ئەی دوای ئەوە فەرمێکی لەولا ينهاهم الربانيون والأحبار باشە بۆ ئەو کەسانەی کە خوا ئەناسن و پشتیان بەخوا بەهێزە و باوەڕیان بە قیامەت هەیە و دۆستی خوددان و ئەو کەسانش کە ئەهلی علمن لە ئاینەکاندا بۆ ئەوان قسە ناکەن بۆ وەڵام نادەنەوانێ عن قولهم الإثم وأكلهم السحت كهرشي قصي أيكن حتشي راقيان دنيان هي فسادي بلاوكاتو ولولا شو أكلهم السحت هرشي باري حرام باري كمن دام باري كي فقير هجارا ندارة ديار نامني بو فرمي قصناكن دي بو شوازي كخوا فرموي لبئس ما كانوا يعملون خواردني باركانو تاواني قسەکردن و ڕاگەاندەکان هەڵەیە فەرمووی بێدەنگبوونیش لەوان لەبئس ما كانوا يصنعون ئەوە ژەر خراپە و بەدێتیە من باز ناکەم کە ئەم زانایە سەر بە پارتێکە سەر بە پارتێک نییە ئەگەر هاتو ئەم حیزبانە ئەگەر ئەوە نەزانا و مەلایەنتیایە ئەی ئەم مامۆسایانە ئەگەر دیندارن و خۆیان بەخواپەرز ئەزانن خوا بەمنی فەرمووە زینا حرامە ئارەق حرامە ناچارم باس بکەم کە کافتەریا شتەی خراپی تا دەکرێت کە ڕاگەاندەکان شتی ناشەرعی تیاکرێت یعنی ڕاگەاندنە گەلێک هەیە کە بەداخەوە خەریکە قیەم و ئەخلاقی ئەم وڵاتی کوردەواریە هەمووی لەبار ئەبا و ئەی تاسێنێ و ئەی فەوتێنێ ئەوەی کە تا ئێستەکانێ سەمامی ئەمانە خاڵی وەرچەرخانە هێشتنەوەی بە هەڕەوشتەکانە مینبەر و مزگەوتەکانە زاناکانن وەگەرنا دەمێ بوو دەستمان لە بنی هەمانەکەەوە دەرچوو بوو ئەگەر هات و ڕاستە ئەم هەموو زانایە و ئەم هەموو مسلمان و نوێژخوێنە لە نێو ئەم حیزبانەدا هەن کە هەر حیزبێکن ئەی نابێ ئەوان ئەمر بە چاکەون هی لە خراپە بکەن ئەی واجبی سەرشانیان نییە کە بڵێن ئەمە حرامە
يعني واجبێکی شەرعیە. من مامۆستام پرسیارم لێکە مامۆستا وەڵی منەوە 8 مانگە موچەم وەرنەگرتەوە دەوامیشم کردووە. وڵا لە ڕووی شەرعیوانێ خوا پێغەمبەری خوا فەرمێتی عەلەیهی سەڵات وەسەلام ئەعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه. بیدەرێ ئەو کەسێک کە کرێکاری کرد کرێکەی بدەرێ. یا وەرە قسە بکەن لەسەرەوەی کە وەزعێک ڕووی داوای کێک بێتە پێشە بڵێ کاکە لەمە دا بە 2 مانگ جارێ موچادێ بۆی کە بزانێت چەندە سەرفەکە ئەم مانگە ئەو مانگە لە پڕ نازانێ بەنیوە موچەی دێتێ بەچی دێتێ. ئایا من لە ڕووی شەرعیەوە ئەرکی سەشانم چییە؟ ئێخۆ حکومت بە باوکی خەڵک ئەزانم بە باوکی خۆم ێزانم کە باوکی خۆشم بێت خوا گەورە فەرمی کە قولی الحەق ئەبێ حەق بڵێ وەلەو لەسەر خودی خۆشت بێ. دەی بەڕێزەکەم دەی چاوەکەم دەی وەزیرە بەڕێزەکان دەی حکومەتەکە دەی کابینەی 1 و 2 3 و 2 و 15 تکایە ئەمە خەلەلێکە هەوڵی چاکردنی بدرێ با جدی کاری بۆ بکرێ. زۆر دڵم ئازاردا یەکێک بەرپرسە بیستمەڵێ وەڵام ئەڵێن پارە هەیە بەڵام لەبەرەوە نایەن بە خەڵکی بۆی خەڵک دایمە هەر ڕووی لەوان بێ و دڵی لە ئەوان بێ کاکە وەڵی خەڵک ئاگای لە خۆی نەما بێهۆش بوو ئەگەرم قسانە هەندێک کەس نایگەێنێتە بەرپرسەکان با بگا با بە وەڵی دڵسۆزین برا خەڵک هەناسەی سوار بوو خەڵک گەشتۆتە قوڕقوڕاگەی بێتاقەت بووە بێنازێتی نیوە مردووی کردووە خەڵک ناچالاک بووە کابرا تەلەفۆن بۆ منەکاڵێ سەقم کۆتە ماڵەکەم پەنجەرەی تیانە گەشتکاری نەکراوە ئەرێ من چی بکەم مامۆستا مەگەم زستانە ئاوا بچمە ناوی ئەبێ هەر لە ئێسەوە کابرا وەڵڵی خێرمان کردووە بە فەقیر ڕتومانە بڕۆن بەربینە نەوتی وە بکڕن لەم چلێ هاوینەیە بۆی کە لێ سۆخەمی زستانەکەی بخوا. ئەم خەڵکە کاکە وەڵڵی بێناس کەوتووە خۆ با بە ئەوانەی کە لەسەرەوە دوژمن نەمانین زمانمان شیرینە وەکو لە زمانەکەمان تێدەگەن. ئەمە ئەمر بە چاکەڵ هی لە خراپەنیە یعنی ئەو مامەسایی کە لەناو حیزبێکی دەسەڵاتا بێ واجبی شەرعی سەرشانی نییە ئەم قسە بکە ئەندامی پەرلەمان بێ واجبی سەرشانی نییە کە حەقێ بگەێنێتە دەسەڵات لەبەرەوەی کە ئێمە ڕقمانە دەسەڵات نەبێتەوە. ئێمە حکومەتی کوردی شیرینەکەین بەلای خەڵکیەوە بەس ناکرێ بەکردەوە ئەوان خۆیان ناشرین بکەن ناکرێ بە بۆنێ هەندێک کەسەوە هەندێک تەسریحاتەوە خەڵک بەرەو هەڵە پەڵە ببرێ بەڕاستی. ئێمە وڵاتی خۆمامان خۆشەوێ نیشتیمانی خۆمامان خۆشەوێ میلەتی خۆمامان خۆشەوێ بەس کاتێک کە لەناو ئەم میلەتەیە ئەژین ئەبێ واجبی سەرشانمانە کە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بکەین. واجبی سەرشانمانە بڵێن کردنەوەی دەرگای فەسادی یعنی گەنجێک منی سوال کردووە لە سیارە با بڕۆین ناوی شوێنەکە نابم لەبەرەوەی کە لە ڕاگەاندنە مامۆستا ئەم شوێنانە بەکارهێنرێ بۆ بەدڕەوشتی ئێوە هەڵوێستان چییە؟ ئەی من بڵێم چی؟ لەبەرەوە بەڕاستی فەسادی ئیداری فەسادی ئەخلاقی وردە وردە باسی ئەمنی نیشتمانی ئەکرا باسی ئەمنی نەتەوەی ئەکرا ئێستا هیچ ناوی نەما باوی نەما کەس باسی ناکە لە کاتێکە ئێستا لە خەتەرترین کاتیایەتی زۆر باشە بۆ هەمووان هەوڵ بدەین بەڕاستی بۆ ڕاستکردنەوەی ئەمە و ئەبێ ئەگەر ئەوەی کە جەنابت فەرمووت ئەوەی زانای ئاینی بێ ئەوەی مامۆستایەکی بۆ خوا سڵحاو بێ ئەوەی بەڕاستی ئەرکی سەشانی و میراتبرێتی ببرێت دە سەشانی خۆی واجبە لەسەری کە ئەمر بە چاکەونەهی لە خراپە بکە بڵێ بە حیکمەت بە دانایی بە جوانی بە ئاسپایی بایەکیتی زانایان مزەکەرێ بدا بە بەرپرسەکان بە دەسەڵات وەکو چۆن لە کاتی ڕیفراندۆما زانایان دەیان هاتن وە کۆڵ فتوا و قسەکرا لەسەری ما خاکی خۆمانەکێ چۆن قسەکەن بکەن دەی لەم حاڵەتانەشا چونکە بەڕێزان هۆکاری داڕمانی حکوومەت و دەسەڵات فەساد و گەندەڵیە لانەکردنەوەی بەلای هەژار و نەدارەکان دوعای مەزلوم و ستەملێکراوەکانە ئێستا بەرەو دەسەڵاتیش بەرەو لاوازی ئەڕوا بۆیە جارێکی تر ئەبێ حکومەتی کوردی بپارێزین بیپارێزین لە گەندەڵی لە گەندەڵکار بپارێزین لە فەسادی وڵات و نیشتمان بپارێزین ئەمە دڵسۆزی ڕاستەقینەیە بۆ ئەم نیشتمانە نەک شتێکی دیکەی تر کە تەنها چەپڵە لێدان. زۆر باشە جەنابی مامۆستا بووبەکر ئێستا هەر کەسێ بچێتە بۆ منە سەفەری حەج یا سەفەری خوێندن بۆ وڵاتانی عەرەبی ئەوەی کە پێ ناسرێتەوە دەگوترێ نەوەکانی سەلاحەدین ئەیوبی ئەوەی کە خۆمان شانازی بکەین بە شۆڕشێک کە بۆ نمونە زۆر گەورە بوو بێ شێخ عوبەیدوڵڵای ناری و قازی محەممەد و شێخ مەحموود و شێخ سەعید و شێخ عەبدولسەلامی بەرزانی لە مەجالی علم و داهێنانی فکریە سوهرەوەردی و سەیفەدینی شارەزوری ئیبن و خەلەکان ئیبن و سەلاح ئایا دەسەڵات یا بۆ نمونە مەحوی و نالی و ئەو هەموو کەلەپورەی کە ئەدەبیاتی ئێمەی ڕازاندۆتەوە دەسەڵاتی ئێمە لە کوردستان خۆی توانیوێتی ئینتاج و بەرهەمێکی لەمە باشتر و گەورەتر لە هی حجرەکان بەرهەم بهێنێتەوە لە ڕێی زانکۆکانیەوە تا ئێستا ئەوە بێمنەت و بێموبالاتە لە ئاست زانایانی ئاینی و هەمیشە بەرکەناریانەکە هەوڵەدا لە کۆمەڵگەدا تەنها نوێژێکی نێوان بەندە و خوا ئەنجام بدەن بۆ خەڵکو و تەداخلی هیچ شتێکی تر نەکەن. بەداخەوە من بەداخەوە دەڵێم من لە بیرمە ساڵی 1970 لە بیرمە ئەو کاتە کە بڵین مفاوەزەی
شۆڕش بوو لەگەڵ حکوومەتی عراقیە من لەبیر بە لە زمانی مەلا مستەفا ئەگەر کەسێک نوێژی جمعی نەکردایە ئەگەر نوێژی جمعی نەکردایە ئەوە پاریان لێ دەسەن یعنی ئەو خەڵکەن لاچار بوو کە هەتا ئەگەر خەڵکێک هەبوو ینی نوێژی هەر نەدەکرد ئەسەن بڕای بە نوێژکردن نەبوو فکرێکی تری هەبوو بەڵام لەبەرەوەی کەوە لە زمانی مەلا مستەفا شۆڕش فەرزی کردبوو لە سەریان دەبوو بە هاتنا جمعیان بکردایە بەڵام بەداخەوە ئێستا بەداخەوە یعنی من نابینم من وەکو تەحەداک بەڕاستی باسی دەکەم هەتا وەکو ئێستا لە وڵاتانی عەرەبیش فتوایەک نییە لەسەر ئەمەی کە لە کاتی کۆڕۆناشە یعنی ئەم جمعە و جەماعەتە بۆ شێوازە قەیناکە جەماعەتەکە بەڵام جمعەکردن بۆ شێوازە سەرە بکرێ یەکاکە با بکرێ بەڵام بەڕێنماییەوە باڕێنمایی هەبێ بە ئەو شتانی کە پێویستە پارێزی خۆپارێزی لە ڤایرۆسەکە تێکەڵاو نەبوون یەک نەکەوتن ئەمانە بەڕاستی با هەبوایە نەگیانی تۆ ئەمڕۆ کۆمەڵک مامەسا کە داوای ئەوە دەکات جمعە بکەن بەڵام تۆ بێنی ئەزیێتیان بکەی و بە ئاسایش و بەڕۆڵەی ئەم میلەتە لە مامەسانی خۆت یعنی ئەوە بکەی کە بێڕێزان لەگەڵ بکەن بەڕاستی شتێکی زۆر خراپە لەبەر ئەوە ڕۆڵ و پێگەی زانایان لە ناو میلەتی ئێمەدا زۆر گەورەیە ڕۆڵێکی گەورەیان هەیە نەسیحەتی هەموو خەڵکەکەن لە سڵح و سەلاحەتە بەشداریەکەن ئەنجابێتەوە دەوری فێربوون و فێرخوازیان بینیوە ئەم هەموو شعر و ئەدەبیات و ئەم هەموو بەلاغە و فەساحەت و ئەم زانە گەورانەی کە هەڵکەوتون لە ناو میلەتی ئێمەدا هەموو بەڕاستی لە ڕێگەی علم و عولەماوە ئەو بۆ شێوازە پێگەیشتن ئەو کەمە ئەخلاق و ڕەوش و کۆمەڵاتێکی ئێستاش ماوە لە ناو میلەتی ئێمەدا بەهۆی زانایان و مامەسا گەورەکان و پیاوە گەورەکان و ریسپەکانی خۆمان کە لە مامەساکانەوە فێربوون ماوەتەوە زۆر بەداخەوە ئەم دەسەڵاتەی ئێمە بەڕاستی من دەتوانم بەو تەمەن و تەجروبەی کە هەمە من دەتوانم بڵێم ئەم دەسەڵاتە لای داوە لە هەرچی قیم و لە هەرچی قیم و ئەخلاق و ئەمانەیە ئەوە جارە هیچ کە ئیش بە شەریعەتی ئیسلامی ناکە بڕۆ ئەم هەموو منکەراتە وەکو مامەسا باس کرد هەر تەلەڤیزیۆنەکانان ببینە بزانە چ دەورێکی فەسادی و بێ ئەخلاقی و بێپەروەردەی دەبینن بۆ ڕۆڵەکانی ئێمە بۆ ئەولاد و کچ و کوڕەکانی ئێمە ئەم هەموو شتا ئاسانان کردووە ئەمە ئینتەرنێت و ئەمە تۆڕە کۆمەڵاتیەکان ئاسانان کردووە سێرەکەی هەموو منداڵێک هەموو گەنجێک دەتوانێت ینی بەرەو بێ ئەخلاقی و بەرەو بەدڕەوشی بڕوا هەرچەندە دایک و باوک و مامەساکان ینی پەروەردە بکەن ئیسفادەی نییە بەداخەوە زۆر بەداخەوە نەدەبوو دەسەڵاتی کوردی بۆ شێوازە بوویایە لەگەڵ لە کاتێکدا کە ئەمە بە حسابیانی چەندەهای ساڵە شۆڕش دەکرێ خەبات دەکرێ خەڵک قڕ دەکرێ دەربەدەریەکرێ ئەنفال و کوشتن و بڕین و دەربەدەری و خاکەساری و بۆ ئێران و بۆ تورکیا و ئەم هەموو زەحمەت و ماندووبوونە هاتە سەر ئەوە کە کۆمەڵێک ئێستا خۆیان کردو بە دەسەڵاتدار خۆیان کردو بە سەرمایەدار یعنی ئەوانەی خۆیان و هەرچی کە لەگەڵ ئەوانن کە هەوادار و لە حیزبەکەی ئەواندان بخۆیان بە ئیسراحەت و بە خۆشی و بە ڕفاهیەت و هاولای بژین بەڵام سێرەکەی ئەوە وەسعی میلەتەکەیە ئەوە وەسعی موچەیە ئەوە وەسعی ئابووریە ئەوە وەسعی کشتوکاڵە ئەوە وەسعی خوێندن و پەروەردەیە ئەوە وەسعی فێرکردن و فێرخوازیە ئەوە وەسعی سیاسەت و ئەو شتانەمانە بەڕاستی یعنی ئەم میلەتە ئێمە بەهۆی ئەو دەسەڵاتەوە ڕۆژ بە ڕۆژ لە کەمیدایە لە کەم و کوڕیدا لە نوقسانیدایە جابۆیە ڕۆڵ و پێگەی مامەسایان زۆر گەورەیە با بێنێشەتی زانایان مامەسا گەورەکان زۆر باشە جەنابی مامۆستا مەلا سدیقی دکتۆر ناسیح زۆر بە کورتی کۆتا پرسیارم بۆ جەنابت ئەوەیە قسەیەکەیە دەڵێ ئەگەر ویستت شارستانیەتێک بڕوخێنی ئەوە سێ چین بێ ڕۆڵ بکە خێزان و پەروەردەکاران و مامۆستایانی ئاینی واتە ڕەمزە ئاینیەکان من بەبستمەوەیە بپرسم ئاسەوارەکانی بەرکەنارکردن و پەراوێز خستن و لابردنی زانایانی ئاینی لە کۆمەلگەیە چییە؟ بەڵام زۆر بە کورتی ئەگەر وەڵام بیتەوە زۆر بە کورتی ئەوەنەی من بزانم و تێبگەم دەیان ساڵە لێرە یعنی 15 ساڵە 20 ساڵە کار کراوە لەسەر کەنارخستنی زانایانی ئاینی ئەمەی کە ئێستاژەی بینی بەروبوومی کەنارخستنی زانایانی ئاینیە ڕخنیان لە زانایان و مامۆساکان ئەگەر کە نابێ قسە بکەن کە نابێ بدوێن تەنانەت یانگو باسی جەهەنەم مەکەن بۆ خەڵکی بۆی خەڵکی ڕاببێرێ کە سیرمان کرد تەنها کۆمەڵێکی کەم ڕابێرێ ئەوەکەی دیکەی تری
پێی ڕائەبوێرێ ئەوە کەیتری پڕ لە ئازارە پڕ لە ناڕەحەتیە پڕ لە نیگەرانیە بۆیە ئێستا ئەم دۆخەی کە ئێمە تێکەوتوین بەشێکە لە بەروبوومی کەنارخستنی زانایان کە تەنها ڕۆڵی زانایان لە شوێنێکی قەتیس ماوایە کە ناتوانێت بەڕێکوپێکی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بکە دوور نییە گەر مامۆسایە بڵێ فڵانشت خراپە یەکسەر محکەمەی لێ نەگیرێت دوور نییە گەر مامۆسایە ئەمر بە چاکە بکە و نەهی لە خراپە بکە یەکسەر دۆسیەکی بۆ بکرێتەوە لەبەر ئەوە بەڕاستی کەنارخستنی زانایان واتە کردنەوەی دەرگای گەندەڵی و فەسادی ئیداری کردنەوەی دەرگای فەوتاندنی گەنجەکان تێکچوونی خێزان ڕۆژگارێک بوو کە مامۆسایان سەرچاوەی مەعلوفە و معریفە و علمی خەڵکی بوون سەدان خوشک بە چەند ساڵ پۆشاکی ڕەشیانە کرد لەبەرەوەی براکەیان نەمرد بەڵام ئێستا بڕۆ بۆ محکەمە بزانێت چەند هەزار دۆسیتایە کە خوشکە شکاتی لە برا کردووە لەبەرەوە شیرازی کۆمەلگامان بەرەو ئەو واتە جوانی کە هەبووە لای داوە و بەرەو تێکشکان ئەڕوا ئەوە قسەی من و تۆ نییە من نێم وەکو مامەسایەک کە بەرگێکی ئاین لەبەرایە بڕۆ ئەو پرۆفیسۆر و دکتۆرە بەڕێزەکان سپۆڕەکان لە بواری فکر و هزرا و لە بواری کۆمەڵایەتی و دەرونیە کە لە بواری خێزانە هەمووی هاواری لێبەرزبووەوە کە کۆمەلگەی ئێمە بەرەو خراپە ڕوا بەڵێ کەنارخستنی زانایان واتە ئەم بەروبوو مەتاڵی کە ئێستا ئێمە ئەیبینین و ناڕەحەتی لە هەموو بوارەکایەکانی گرتۆ لێڵەتی بەچاوی هەمومانی گرتۆ لە هەموو ڕوویەکەوە بەڵێ زۆر زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان جەنابی مامۆستا مەلا ئەبوبەکری سەدیقی زانایانی هەروەها بەڕێز دکتۆر ناسیح هاروزەری مامۆستای زانکۆ و مامۆستای ئاینی زۆر زۆر سپاسان دەکەم کە باسمان لە پێگە و ڕۆڵی زانایانی ئاینی کرد بە ئومێدیەوەی کە دەسەڵاتیش لایە بکاتەوە لەم چین و توێژە زۆر گرنگ و پێشەنگەی کۆمەڵگە سپاسان دەکەم بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست تا بە یەکگەشتنەوەیەکی تر و لاڵقەیەکی تری بەرنامەکەم بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ